سەرکردایەتی ئێمە زۆر جار هەنگاوی نایە و دوایە زەرەرێکی زۆر زۆر گەورە و گەورەمان کردیا لە بۆمان بە دەرکەوتووە کە خوێندنەوەیان لە بۆ ڕووداوەکانی دەولی ئیقلیمی زۆر دقیق نەبووە ینی نازم ئەنگۆ جار جێ لە یان تەوجیهات دەگرن هەندە لە مێژنیە دوو حیزبی کوردستان هەرچیان چەکدار بوون یەکیان حیزبەشی گسکەی با ناوی هیچیان نەینم شەوەچە خۆشیان حازر کرد گوتیان لە عێراق ڕاپەڕین و ڕاماڵینە دەرەجە جیم ئەوە بوو یعنی دوایە کەش هیچ ڕووی نەدا یان جاروەیە وا تێدەگەن باسی دێتەوە سەر حکوم ئیشێکی زۆر گرنگ و گەورە دەکەن و چارە نووسی تاوی کوردستان لەسەر ئەو وەهمە یان ئەو خوێندنەوە بە هەڵەیە دادین دوایە زەرەرەشی زۆر زۆر گەورە دەبی ئەوجا کشانەوەش لەو ماوەی هەندێک شت هەبوو تێگەیشتنێک هەبوو کە ئەو ڕوخانی سووریە یان تەحریری شام ئەیش تەزدیری سەورە دەکا تەزدیری سەورە دەکا و سەورە دەچە ئوردون و دێتە عێراق و دەچە زۆرجیان و ئەوە نۆبەتی فلان جێ خلاص بوو ئەوە نۆبەتە دێ بەڕاستی ئەوە وەکو برێی هەنگاوەچیان نا وایان زانی کە شتێکی وا ڕوودا بەڵام بە خێرایی پشێمان دەبوون ئەمە تۆزە قسە لەسەوەی دەکەین کە مهمترین دەوڵەتان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەمریکا قەراری لەسەر ئاساسی دروست دەبی تەوەری تەمان پاش ئیسرائیل ئەمە باسی منتقەکەی دەکەین تەوەری ئیمارات سعودیەیە ئەو تەوەرە زۆر گرنگە ڕاستی قەراراتی ئەوانە وەرە لە ژێرەوەیە تورکیا دەورەی هەیە فلانی سنجەیەک بەڵام ئەساسەکە ئەوێ لەسەر ئەوێ ڕادۆسین ئەوانەش ڕاستی بڕیاریان چێبزانە ئەو گۆڕینی وەچی شەرقلۆسن نەتەنیاهۆکەوەی گۆ بە پاڵپشتی ئەوانە بوو بە دەرەجەیەکە ئێمە ڕەنگە لەو دەمە هیچ بەڵگەکمان لە دەست نییە کە بین وڵاتانی عەرەبی یارمەتی دەری نەتەنیاهۆ بوون بۆ پشتکاندنی ئێران بەڕاستی بەڕای من زۆر خراپ پشتی ئێرانیشیان شکان ئەو وەجهەی گوتیان توانی بیگۆڕن بەڵام شتی تکەمان لەبەردەستە بۆ نمونە تەجروبەی مسر مرسی فەقیر مرسی فەقیرەی بەر هەڵبژاردن هات بە هەموو شتێک هات و لەوێ خەڵکێک ئێستاوە دەزانی مەئامەرەی سەهیۆنی و سەلیبی و ئەو قسە هەیە زایۆنی و نازانم ئەو ڕاستی ئەو شتانە نەبوو مەئامەرێکی عەرەبی سرف بوو بەڵام تەبعاً ئیسرائیلیش پێی خۆشە و ئەمریکاش پێی خۆشە و ئیشە دەبی ڕەنگە یارمەتێکی تەکنیکی و یارمەتێکی ئەوەشیانەی بەڵام ئەوانە پێ هەستن ڕاستی ئەو ئینقلابیان کرد لەوێنتری یعنی ئەوە هیچ کوکومانتنە کاتەوانە دەستەکی زۆر باڵایەن هەیە لە منتقەکەی ئەوەی ئێستا هەیە موای تێدەگەین وەچاکە وا گۆڕا کە هیچ مقاومەک نەمینێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا حەماس تاڕادەک خۆی ڕاگرتێ بەڵام خوتەی ئەخیری کە سوڵتەی فەڵەستینیش تێدایە لەگەر ئەوانەی خەلیج ئەوەیە ئەو سوڵتەیە نەمینێ سوڵتەی فەڵەستینی بچی حکمی ئەوێن دەرێ بکە تەبەن ئەوەی پێدەگوترە حەلی دەوڵەتین ئەوەش نما ئەوە ئیشەکە نهایەکە لەبەر هەندی هێشتا خەڵکە حەق خۆشتی دڵی پێ خۆش بی ئەمەی کوردیش حەقوێ دەرمان بۆی پێ خۆش بی کە لایەک زاڵمە لایەک مەزلومە لایەک داگیرکەرە لایەک بەشەکە لە ڕزگاری نیشتیمانی مقاومەی خۆی دەکا ئەخرەکە هەروەها بێ داگیرکەر ئەوها ڕزگاری بزوتنەوەی ڕزگاریشمان تەرت و وێران بکە ئەگەتە لێبی ئەمە وەکو ئینتیما میلەتی کورد ئینتیمای لە بۆ بزوتنەوەی ڕزگاری خوازە جیهانیەکانە نازم هەندە خەرکێ پێی خۆشە مەسەڵەن داگیرکەر سەرکەوتو دەبی نازم ئەوە لە چ فەرهەنگێک دی بەڵام بە کورتیەکەی ئێستا چ دێ کاتە چارەنووسی حەماس هێشتان زۆر مایە خۆشی دەربڕێبرین تەواو گەیشتنە سەرکەوتنیان ڕزگاریان بوولەوەی نا ڕزگاریان نەبووە ئەوەی ئێستا هەیە نمونەی سووریەیە لێرە بەولاوە وا پێدەچی نمونەی ئیسلامیەکانیش ئەوانە بن کە وەکو تورکیا سەربەناتۆ بن ئیعتراف بە ئیسرائیل بکەن کێشەیان نەبی لەگە ئیسرائیل ڕەنگە نمونەی وابێ ینی ئەوە وەکو برەی وەچی شەرق ئەوسەد گۆڕینی وەچی شەرق ئەوسەد استراتیجیەتێکە ئەوانە دەینتە پێش ئەوەی کە حرەکاتی جیهادیە یان حرەکاتی ئیسلامی دژ بە ئیسرائیل و ئیستعماری عالم پێدەچی شکستی هینە ئەمە نارم لە ناوچوو بەڵام خراپ شکستی هینە تەکنۆلۆجیای یەکلای کردەوە لەو ڕۆوە
ئێستا دێنەوە سەر تێگەیشتنی سەرکردایەتی ئێمە لە بۆ ئەو گۆڕانکاریانە بەڕاستی هەتا ئەو لە حەزەیەش سەرکردایەتی ئمە لەو بابەتەی نەگەیە وەکو تێنەگەیشتن با ئەوە نییە بریت تەشیروی وەکو تێنەگەیشتنەکانی پێشووتر بۆ نمونە مەسەڵەن ئێستا ڕیفراندۆم کرا خۆ هەموو میلەتێک حەقی خۆیتی ڕیفراندۆم کە تەقریری مەسیر هەمووی ئەمە مامۆستا خەلیل دەزانی چەند بەو مەلەفەی ماندوو بووین کە کورد بگاتە حەقی تەقریری مەسیری خۆی بەڵام تو باز بدەیت بازدان چۆنە یعنی ئێستاوا باش تێگەیشتینە لەگە ئەو گۆڕانکاریانەی جیهان لە هەر پارچەک لە پارچەکانی کوردستان کە گۆڕانکاری دەبی بەرەو ئیقلیمبوونەک دەچی هاها دەبی زۆر جوان تەماشای عینی کوردستانی سووریا سەبرە وەلەو تەحەدی زۆرە ئەمە ناومان لێنا عواملی مساعدە و عواملی غێر مساعدە یان مامۆستا خەلیل نای لێنە دەرفەت و تەحەدی وازن یان ئەوەی تۆینبی قەدیم کار نای لێنا بوو التەحەدی والاستیجاب یعنی تەحەدیەکان گەلە زۆرن هەوەنتە نییە ماوەکی باشی لێ بەڵام بەرەو ئەوەیە یعنی کەواتە ئەمە لە ئەگە وەسفەی سیاسەتی دەولی بکەین نەکبرین ڕسم کرابی مبەرمەجوی ئەوهانە بەڵام وا لە بۆی دەگونجێ کە لە هەر پارچەکی کوردستان گۆڕانکاری دەبی ئیقلیمەک لەوێ دروست دەبی کاتە لە هەر چار پارچەی کوردستان ئەگەری ئەو ئیقلیم دروستبوونە هەیە لە پاشەوی ڕەنگە قەڕە ئەها جای ئێستا تێدەگەین لەبەر چی ڕیفراندۆم بازدان بوو بەسەر ئەو استراتیجیە دەولیەی قبولیان نەکرد سەرکردایەتی ئێمەش لەو ناحی هەز دەکەم بە دڵسۆزی بوو ینی نیشتیمان پەروەری تێدا بوو هەشە ڕێی وایە دەرەوە لە فلان دەوڵەت پێگوترا نازم ئەو چەند ڕاستە بەس وەکو ئیشەکە من وام هەست کرد وەتانیەتی تێدایە بەڵام زۆر خراپ بە هەڵەدا چون لەبەر هەندی زەرەرێکی زۆر گەورەمان کرد زەرەرەکە لەو کاتیەوە تا ئێستا بەردەوامە پێم وایە تا 10 ساڵیت کەس بەردەوام دەبی و لاوازبوونی هەرێم و یان مابرین هەر شکستەچی لێرە بەولایش بەسەرماندی لەوەیە ڕاستیەکەی لەبەر هەندێک ورد دەبیتی ڕاستەکەین کەواتە ئێستا لە ژێر ئەو ڕۆشنایەی کشانەوە لە عێراق معنای چ دیسان هەنگاوە زۆر لە ڕیفراندۆم خراتر بوو چابوو هەر یەکێک خێری هەر لایەنێک بنووسی کە زوو ئامۆژگاری کوردی کرد و دەرسیش وەرگیرە ئێستا ئەوانەی ئامۆژگاریکردن یەکسەر بەجێن ئەو سات ئەو کاتی بەجێ نەکرد بزانە ئێستا چۆنە ئەمە ئەو تا دکتۆر لێرە دانیشتە و ئوستازیش لێرەیە کوردی ئێران و ئۆمان لەلانە ئەوەی کە لە ئێستا لە عێراقەیە 15 بدەیە کوردی تورکیا بدەیە کوردی سووریا بدەیە کوردی ئێران مەمنون دەبی چەک کەشی دادنی کەواتە ئەوەی ئێرە گەلک باشە ها زۆر دەستکەوتەکی زۆرە هەر دەستکاریەک من زۆر پێم عەجیبە سەرکردایەتی ئێمە ڕۆژێ هەتا ئێوارەکەی بەغدای گرتێ دەرێ ئەو وامان ناتەنێ دەستورەکەی خراپە شێست و ئەوەندا پێشێلکاریەی هەیە نازە ئێستا مە برێچمان دێ ئێستا مەلەفەکەیە دکتۆر و جەماعەت ئۆتە ئەندامان لێرە دانیشتینە دەمانێت مەلەفەک لەسەر کوردستانی سووریا دروستکەین نەمانوێرە نمونەی عێراقی لێدابنین دەتانوێت ڕیفراندۆم بکەن و ئینفسال بکەن و ئەو نائیستقرار و ئەها نەفتی بن و بدزن و وا بکەن و هەموو ئەو یعنی کەلکی ئەومانە بزانە چەند خۆش بوو ئەگەر ئێستا سەرکردایەتی ئێمە تەقدیری ئەو وەزعی بگرتابەوەی سەرۆکی پەرلەمانی ئەڵمانیا شتێکی بەمەگو گوتی ئەمنی دکتۆر ڕعد بووین هەندە مامۆستای زانکۆی ئێرە و ئەویشمان لەگەر و گوتی ئێوە دەزانن تێدەگەن ئەوە معنای چیە کە هەرێمی کوردستان قبولی نێودەوڵەتی هەیە گوتی تێدەگەن ئەم دەمزانی چ دەری ئایا دەزانن ئێوە ئێستا لەگە عێراق هەرێمەکەن چەند ئیستیقلالیەتێکی گەورەتە مع الأسف سەرکردایەتی ئێمە تەقدیری ئەوەی ناکا کە ئەوەی لە عێراق ئێستا لە بۆ مەکرایە ڕاستی کەلچەوەی نییە دەستی لێ بکە دەستی لێ بدەیت دەست لە دەستور بدەیت دەست لە نیزامی حکم بدەیت دەست لە هەیکەل بدەیت یان دەست لە تەوافقەکەی بدەیت هەرچی دەستی لێ بدەیت برێ چێ پێی خۆشە ئەو دەوڵەتە داگیرکەرەکان هەموو پێیان خۆشە هەرچی دوژمنی کوردی پێی خۆشە هەرچی دوژمنی حرەکردرا کاکە نەمان بۆ کورە لێیاندن لە کورد ناگونجێ کورە لە سووریا ئەو ئەزمونەی ئێستا بەڕێز بەڕێزەوە باسکەن بەڕێز ئەردۆغان عین وەدەری لە ناو کۆنگرەی دادوگەشە پێدان گوتی ئەوەی لە شیمالی عێراق دووبارە بۆ نایلم لە هیچ پارچە چتری کوردستان دووبارە بتەوە دەبی ئاگامان لێبی عێراق قبولیتی عێراق ئەو وەزعی قبولەوە تەنازلی دەکە نەک ئەمە ئەوە وەکوبری تابریئەی عێراقیەکان بکەین ئەوە بە خوێنی خۆمان هاتیە بە نیزالی خۆمان هاتیە پڕیشۆڤی نییە بەغداش بەڵام لە چاو جێیەکان کە
بۆیە تو دەکشێەوە بەمەعنا چ دەکەی دڵی هەرچی داگیرکەر و دژمنی کوردە خۆش دەکەی زۆریان پێخۆشە ئەو ئیشەی بکەیت ڕەنگە ئەوانە جارجار هانت دەنیان ئیستدراجت بکەنیان لە بۆ ئیشەکی وە بەڵام الحەمدلله جارە زوو لێی پشێمان بوونەوە و کشانەوە یان تێکدانی ئەو واقعەوە کابرایەک هەبوو ناوی مارکسیەکی زۆر متەتەری بوو نەزەریەکی هەبوو تحتیم كل ما هو قائم خير ئەوە لەبارەی ڕاسمالی بوو نەزەریەکە دەیگو هەر تێکدا مارکسیەت دەستە پێش بەختەن زەن نەزەری عنف و نەزەری سیراعی تەبەقی مارکسی و نەزەری ئەوە تێکدانی ڕاسمالی ئەوە تحتیم كل ما هو قائم خير عین ئەو نەزەریە پیس و چەپەرە خەریکە هەندێک سەرکردەی کوردیش پێیوانی عێراق هەرچی لە عێراق تێکی لێ خێرە زۆر بەداخەوە ئەوە کە تێکی مەسەن شتێک لەوانە تێکرێ یەکی زۆر شۆڤینی دێت بۆ نمونە مەسەلەن پرسی دەستور لزنە کاتە لای ئێمە ئەو جەماعەت دەزان ئەمە زۆر ناڕازی بووین دەستکاری دەستور بێ گوتیان ئەو مادانەی لەبارەی کورد ناگوتمان هەر دەرکەش بکرێتەوە گوتمان دەرکەی ئەوەی بکرێتەوە لەسەر دەستور هەندێک جێ بگۆڕێ ئەوەی ناکەن ئی کورد بەڵام دوایە سەر ئەوەی کوردی در لەبەرەوەی زۆر ناخۆشە تو سەرکردایەتی خۆمان لەسەر یعنی هەندە نقستانی خۆی کاکە تو نەفتی دەدزی بدزان نەفتی دەبەی ببە پارەی مۆزەفی نادەی مەیتەکەەوە چ بکەین هەموو ڕازی بووینە قاچاغی دەکەی قاچەق بەس مەیخە ناو وەتانیەتەکەی یعنی وەتانیەتەکەی لەسەر دامنێ بەداخەوە ئەوەی یعنی ئەو کشانەوە هەڕەشەک بوو لە بۆ ئەوی برێن کاکە چەند مانگە ئەو بڕۆن قاچاغی نافدیسان بکەن بەس مەخشێنەوە کەس پێی نەبوو گوتیان وڵاگە لە کۆرمان دەبنەوە یعنی بزانەها چی لێ هاتیە ئێستا وای لێ هاتیە من قەناعەتم وایە ئەو جارە عێراق تەنگا بکەین ڕەنگە برکاکە دەبڕۆ سەر بەخۆی ێ باشە ئێستا ئەمە سەر بەخۆی وەرگین چ بکەین مانگەچی ئیدارەنگە دەوی بچین عریزەی بدەینەوە عێراق برین وەرمان گرەوە لەبەرەوە ئەو ئیدارە نییە ئەم یەک قسەی لەسەر نەزانینی ئیدارەی دەکەن تەماشاکەن لە کاتی ڕێفراندۆم بەس ئیستیقلالی کوردستان تەواو بایە بەو وەزعی برێ پارە چی لێ داهات وەرەقەک دەگەیشتە 400-500 هزار دینار کوورکاکە هەر یعنی حیسابی ئەو شتانە هیچ نەکرابوو ئەوە لە چی بە ئێرە دەکرێ ئەوە بەغدا هەموو ڕۆژێت ئەوی پێی دەگوترێت زەخ ینی پارەی دنیای دۆلار دەداتە ناو دینار هەتا دینارەکەی خۆی ڕاگرتیە گەورەترین قازانجی فەقیر لەوەیە ئەمە هێشتا ئەو نعمەتی ئەو ئیشی هەر نازانین ئەو برادرانی ئێرە ئاگایان لەو مەوزوع هەر نیشە ئەسڵەن برێت چ دەکەن بانقەچیلان لە بۆ خۆیان دانایە پارەکەی دەدەنەوەی قازانجەکەی ئەو بەو تەریقەی دۆلار هەر دەفڕی هەر دەبووە گرانیەک هەموو یەکترمان دەخوات ئەوە کەلچەوەی نییە و مەوزوع بۆ شێر لەبەر هەندێ ئەمە ئەو کاتیکە ئیشەشکیان لێ تێکداین بەڵام ئێستاش ئاگادار بین چارە نووسی هەر چارە پارچەی کوردستان ئەمە زۆر بەگەشی دەیبینم بە ئەمە ئەوەی عێراقمان تەواو کرد با لێی گەڕێن ئی سووریای ئێستا با بکرێ با داوای هیچ جودابوونەوەک نەکەین ئەو نیزامی ئێستا هاتیە نیزامەکی خراپ نییە و لەگە کوردی ئیشاڵە وایە بکەین ڕێکیان بێخین گۆڕانکاری لە پارچەکانی تری کوردستانیش بی هەمان وەکبرێ زەمینە دروست دەبی لە بۆ هەرێم هەتا دەگاتە هەر چار پارچەی کوردستان هەینی ڕەنگە قەرارەکی دووەلی بکەی بوێ یان شتە چیت بکەیت ئەمە هێشتا زووە لەسەر ئەو قسەی بکەیت دەستان